ئەمڕۆ کاتژمێر 5:30 خولەکی سەر لە ئێوارە ئەندەرپاسی فاروق لە شاری سلێمانی دەکرێتەوە دوای ئەوەی کە یەکتر بڕی ئارام لە ماوەی ڕابردوودا کرایەوە. کاتژمێر 5:30 خولەکی ئەمڕۆ ئەندەرپاسی فاروق بە ڕووی هاوڵاتیاندا دەکرێتەوە. ئەندەرپاسەکە بە شێوازێکە کە شۆفێر دەتوانێت لە شەقامی بازنەی مەلیک مەحموودەوە بێتە خوارەوە گەربوویە بچێ بۆ گەڕەشی ئیبراهیم محمەد کانیبا قڕگا دەتوانێت لەم بەشەوە داخڵ ببێت و بچێ بەرەو ئەوێ بەبێ ئەوەی کە بچێتە یوتێرنەوە یاخودی ترافیکێکی توش ببێت. ماوەی پرۆژەکە 625 ڕۆژی پێچووە لە 4/12/2022 بەردی بناغەی دانراوە و ئەمڕۆ بڕیارە کاتژمێر 5:30 خولەک بە ڕووی شۆفێراندا بکرێتەوە. ئەمە یەکێکە لەو پرۆژانەی شاری سلێمانی کە ماوەیشی زۆرە شۆفێران و هاوڵاتیان چاوەڕوانی کردنەوەین، وەک دەبینرێت کە ئەمڕۆ ئامادەکاری دەکرێت بۆ کردنەوەی ئەندەرپاسی فاروق کە ئەمە بۆ هەریەکە لە گەڕەکەکانی ئیبراهیم محمەد کانیبا قڕگا سوودی لێ دەبینن، واتە ئەو لۆد و قەرەباڵغی لە بەشی خوارەوە شەقامی 16 مەتری بوونی هەبوو لەمە دووە نامێنێ. ئەمەی دەبینن ئامادەکاریە بۆ کردنەوەی ئەندەرپاسی فاروق لە شاری سلێمانی کە لە ماوەی ڕابردووشدا یەکتر بڕی ئارام کە دەکرێتە سەر و یەکتر بڕی ئەندەرپاسی فاروقەوە کرایەوە و لێسادە ئەم بەشەش کە دەبەسرێتەوە بە پرۆژەی ئەندەرپاسی فاروق دەکرێتەوە کولاینەکەی کە دەبین تا ئێستا ڕاگرەکان لا نەبراون لەبەری ئامادەکاری دەکرێت بۆ مەراسیمێک لە کاتژمێر 5:30 خولەکدا و دواتر دەست دەکرێت بە کرانەوەی و لێرەوە ئۆتۆمبیل دەتوانێت بچێت بەرەو گەڕەکەکانی ئیبراهیم محمەد کانیبا قڕگا.